ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە. سەرتاش بە سەردێڕ و چەند هەواڵێک دەست بکەین. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری بۆکان. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە بەنداوی گەڵاڵ لە شارستانی چەوار. یان لە دەستدان و برینداربوونی چوار کرێکار لە کوردستان و ئێران. لە سێدارەدانی نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. وا سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری مەشهەد. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری بۆکان. ڕۆژی سێشەمە 25 سەرماوەزی 1404 هەتاوی دوو هاوڵاتی خەڵکی شاری بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێڕاپۆرتەکانەوە دوو هاوڵاتیە بەناوەکانی ئیبراهیم مەردانی و ڕەسوڵ یادیار بە هێرشی هێزەکانی داری ئیتلاعاتی ئەو شارە بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شایانی باسە سەرڕای بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنیەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستدانیە. ئازادی کاتی جەهانگیر ڕۆستەمی لە زیندانی ڕژێمی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەمە 25 سەرماوەز جەهانگیر ڕۆستەمی ئەندامی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی هەرسین بە دانانی بارمتی 1 ملیارد و 500 ملیۆنی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە تەمەن 63 ساڵە ڕۆژی هەینی 25 ڕەزبەری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی داری ئیتلاعاتی ڕژێم لە شاری هەرسین بۆ سەرماڵەکەی بە توندوتیژیە و دەست بەسەر کراوە و ڕەوانەی بەندیخانەیە ڤین کرا. شایانی باسە جەهانگیر ڕۆستەمی باوکی ئەحسان ڕۆستەمی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئەڤینە کار ڕێککەوتی 29 گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ڕژێمەوە دەست بەسەر و تاوەکو ئێستا کە چارەنووسی دیار نییە. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە بەنداوی گەڵاڵ لە شارستانی جەوار. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغڵ لە بەنداوی گوڵاڵی چەوار سەر بە پارێزگای ئیلام دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕیەوە. کرێکارانی ناڕازی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بۆ دەکەن کە بەرپرسانی ئەو پرۆژەیە بە بیانووی نەبوونی بودجە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە حەقدەستەکانیان پێیان نەداوە و ئێستاش لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدەن. لە بەردەوامی بەیاننامەکەیاندا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە لە ئەگەری بەردەوامی ئەم دۆخە و پێنەدانی حەقدەستەکانیان لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە لە ڕۆژانی داهاتوودا مان دەگرنەوە و تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕەزایەتی. گیان لە دەستدان و برینداربوونی چوار کرێکار لە کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا چوار کرێکار لە شارەکانی مەهاباد لاهیجان و عراق بە هۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداوبوون و دوو کرێکار گیانیان لەدەستدا. بە پێ راپۆرتی گەیشتوو کرێکارێکی شاغڵ لە یەکێک لە کانگاکانی شارستانی مەهاباد بە ناسناوی ئەبوو بەکر بەرایی تەمەن 52 ساڵ و خاوەنی 2 منداڵ بەهۆی ڕووخانی بەشێک لەو کانگایە بە سەختی بریندار و ڕەوانی نەخۆشخانە دەکرێت، بەڵام بەهۆی سەختی برینەکانی بەداخەوە گیانی لەدەستدا. هەروەها سێ کرێکاری دیکەش کە لە بیناسازی کاریان کردوە لە شارەکانی عراق و لاهیجان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار و کەوتنە خوارەوەیان لە بەرزاییەوە بە سەختی بریندار دەبن و لە ئەنجامیەوە ڕووداوانەدا کرێکارێکی دیکەی تەمەن 29 ساڵ دەست بەجێ گیانی لەدەستداوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قەڕەی شاغڵ لە دوورگەی خارگ. ڕۆژی سێشەمە 25 سەرماوەزی 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قەڕەی شاغڵ لە دوورگەی خارگ دەژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژێم بە داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پەیوەندیانەی کە بەدەستمان گەیشتوون کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم و هەڵکردنی پلاکارد بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان وەرگرتنی هێزی کاری نوێ دابینکردنی بیمەی دەرمانی کارامە ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی تەزمینی ئەمنیەتی پیشەیی سربەخۆی سندوقی خاننشینی و خانشین کراوانی سەنعەتی نەوت وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها کۆتایهاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لە سەر کرێکارانی ناڕازی بوون. لە سێدارەدانی نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی.
لە ڕۆژانی ڕابردوودا نۆبەنکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، هەژ هاوڵاتی بەناوەکانی عەلی مەحەممەد ڕۆشنفەکر، قوبات فەتحوڵڵاهی، کەیهان عەباسی، نەجاد ڕەجەبی، یەزدان محەممەد خانی، مەحموود دین محەممەدی، حەیدەر ئەمیری و جاسم سەقایی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی ئەیبانی ئەهواز، ناوەندی ئیلام، بۆرەجان، جیرۆف، بەم و بیرجەند و سەبزەوار و یەزد ئیعدام کراون. هەروەها بەندکراوێکی دیکەش بە ناسناوی عەتا شەهسەواری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی خاف لە سێدارە دراوە. سەپاندنی حوکمی سێدارە بەسەر بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری مەشهەد دوایین هەواڵ. بە پێی راپۆرتەکان، حوکمی سێدارەی محەممەد جەواد وەفای سانی، بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکیلابادی مەشهەد بۆ دووهەمین جار لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پەسەند کرا. بە پێی راپۆرتەکان، ئەو هاوڵاتیە تەمەن 28 ساڵە مانگی ڕەشەمەی ساڵی 1398 تاوی لە شاری مەشهەد دەست بەسەر و پاشان لەلایەن دەدگای ئینقلابی ئەو شارەوە بە تۆمەتی ئەفساد فی الئەرض حوکمی سێداری بەسەردا سەپێنرا. شایانی باسە حوکمی سێداری ئەو بەندکراوە سیاسیە دوو جار لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بەهۆی نەبوونی بەڵگەی پێویست ڕەت کراوەتەوە، بەڵام دیسان بەداخەوە حوکمەکەی پەسەند کراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بە هەموو لایەن.